کاتەتان باش ئەم شەو وەکو دەبینێن ئەمە جێگایەکەمان گۆڕیە دیکۆڕەکە چونکە ئەم شەو ئەمە میوانی پیاوەکی جوانین کەسێکی نازدار کە سەرباریەوەی ئەمینداری گشتی زانکۆکانە نووسەرە جەڕاحە توێژەرە وەڵحاصل پیاوەکی زۆر جوانە. من نازانم ئێرە چێندەرە من ئێستا لە جەنابی کاک دکتۆر دەبستێن دکتۆر ئەمە لە چین ئەتوو لە چێ لە چێ ئێمە لە ماڵی مرکزی ڕۆشنبیری زانکۆی جیهانین کە چەند ماڵێکمان توێژینەوە کردەوە چاکمان کردەوە ویستمان بیکەنە خانێکی فۆلکلۆری کە وەختی خۆی ئەمن لە قەڵاتی ماڵمان شێوازەکی نزیکەوەی بوو لەو شێوازانە بوو فەلۆیە بەڕاستی ویستمان کەون و نوێ بەیەک ببەستینەوە بتوانین شارەزاییەک لۆ گەنجەکانی تازە لۆنەوەکانی تازە بزانن باو باپیریان لە قەڵاتی چۆن ژیانە ئێمە لە مرکزی ڕەوشنبیری زانکۆی جیهانین لە قەڵات. دکتۆر بەڕێزت وەکو ڕچە شوێنیەک کاتی کە بە بەڕێستمان بە خۆشحالیەوە کە بەشداربی لە بەرنامەکەمان گوتمان هاوڕێی دێرین و هاوڕێی تەمەنت بەڕێزت ئادەم ئاسا لۆ دەلێم ئادەم ئاسا چکە حەزرەتی ئادەم هەر هاوڕێ و هاودەمی حەوا غام وەنیا بەڕێزت خێزانە بەڕێزەکەت هەڵبژارد باشە ئایا چکە هاوڕێت نییە یەن هاودەم و یەکەکە کە زۆر تێت دەگا نە هاورم زۆر زۆرە هاورم زۆر زۆرە و بەدەیانشن ئەوی لە سەر ژیانە ئەوی لە ژیان ڕۆیشت بەڵام بەڕاستی هاوژین هاورەیە شەریکە تەمەەن سازە لەگەڵت کو دلەی برینت دەپێچیتن ژیانت جوان دەکاتن هاوکارت دەبی و شەریکی لۆیە ئەمن ویستم ببینە نمونەک لۆ ئەو کەسانە کە خێزانی خۆیان بە هاوڕێ ببینن بە هاوڕێ تەعاملیان لەگەڵ بکەن بە خۆشی و خۆشەویستی لەگەڵیان ئاشنا بن چونکو بەڕاستی خۆشەویستی چاندنە بچینی دەدوریەوە فەلۆیە ئەمن ویستم و زۆر مەمنونش دەبم ئەویش پێخۆش بوو کە زانی ئەویش دەزانیتن باشترین دێرینترین جوانترین ڕەوشترین هاوڕێکانم برادەرەکانم خێزانی خۆمە خاتون سۆزان شەریف زەدەچینەکەن سۆزان خانی سۆزان خان زۆر وەسفی کردی زۆر باسی کردی بەڕێزتی وەکو هاودەمەکدانە هاودەم لە کوردی ئەو کەسێک کە بەردەوام لەگەڵتە یعنی بە دەرەجە پلە زۆر گەورەترە لە هاوڕێەوەی بەڕێزت چ دەڵێ بەڵام نیش زۆر کەیفم دێ ئەو قسانانێوەتی جۆ دەگرم دوونێوەتی هات پێمی گوت گوتم ئەو هەموو برادرت هەیە گوتی نا ئەمە ناوعەتی دینا من حەزم لێیە ناوی تۆمدایە تو لەگەڵم بێتە زۆر پێم خۆش بوو ینی فکرێکی زۆر خۆشە وەلەو نەوزاد دائیمەن فکرەکانی من لە کتێبەکانی دەزانم ینی وەچی کتێبی دەخینم جاران نەم دەخین بەس ئەو فترەی ئەخیرەوە چی دادەنیشم دەخینم بەعجار فکر دەکەم و پێشی دەلێم پێدرمەت کو ئەو هەدەتانی قۆر ببی ئەوەندە فکر لە شت بکە یعنی ئەو هەموو شتە لۆ ئەوەندە لە ناو مێشکت دەی سوڕێنی ئەوەندە فکر لە هەموو شتێک ئەو دە ئایا بە شعر دەیکا ئایا بە ڕەسم دەیکاتن یعنی کێکەکی یونیکە ماشەڵڵای لێ بە ئەنەرژیەکی زۆریشی هەیە یان لە ماڵی قەدانانیشی دێتەوە مەسەن ئەگەر دەرتون نەبی یان لە مەکتەبەیە کتابی دەخینی یان لە خوارێ لە مەرسەمی ڕسمی دەکا سوزان خان بگەڕێنەوە پێشی 39 ساڵی 41 ساڵ لێش 1984 کە هاوسەرگیریتان کرد بڵێ والله قسمت بوو ئەوها یعنی نەوزاد لە چێ ئەمنی دیتبوو نازانم چێ ضەوە ئەخضەریدا مەسەلەن چێ مبادر بوو نەوزاد مبادر بوو ئەمە چوومە داخوازی لە بەغدایە دیت بووت لە بەغدادی بوون لە هەلێر دیتبووم چوونە داخوازی بابم بابی دەناسی باپیرم باپیری دەناسی ینی ئەمە لە ئایلەکانی ڕسەنی هەولێرێنە باو باپیرمان کە یەکدیرمان ناسی یەکدیرمان دیت کودەلەی موافقاتی مەبدەئی کراو
دەڵێ چوینە داخوازی و داخوازێکە بە ئیزاب قبول کرا الحەمدلله دکتۆر ئەسوی دڵت چەند لێ دەدا لێی دەدا لە خۆشەویستی لێ دەدا لە خۆشەویستی لێ دەدا هەدی يعني زواجش تقليدي نبو يعني لا، قدرتان أبداً. دناس ونيا تقليدي بو بله. تقليدي بو بحكم اوي مثلا بكسبتم يقدريتان دناسي ئەمە کە خێزان بەڵێ. کە دوو عایلە یەکدریمان دەناسی باگراوندی هەمان هەبوو بەڵام یەکدری شخصی پێش زەواج ئەمە یەکدریمان نەدەناسی شخصیان بەڵام پاشەوەی موافقت کرا و مارە بڕە ئەمە یەکدرمان دیت ئەوای دوسێ مانگیشمان زۆر نەمان لا خطوبة لا خطوبة، لا دزجران مانجینۆ ئەمە عقدی نیکاحمان کرد مانجی 11 زەوازمان کرد لە بەغدایە بەڵێ. لە فندقی مریدیان سوزان خان سەرەتای ژیان بیرۆری خۆشتەکەم لۆ بژێڕەوە يعني سرتاي حمو جيانتشي أو زحمة بدايتك هل يأكل مالك ده هل يأكل وقته طبعك مثلا يعني هل يكو في حتى فرد بيبا بيقدري مهم ترين شت احترام بمينات دائما وتقدير ببيت بكريتن دائما أو أمني هر تقدير كردية أمنيش ناظانم مستحقي ظلت بسرينا بو دائما أنيق بو دائما ها هیچ ئەوهام يعني نەکرد هيت روجك أو هامي لينا كردية شكي لي بكم يعني أوتي لي بكم دائما خوشويسو حمو روجي دبي يقول لك لباختي لي بكاتو لبومبينيتن طبعاً. حتى استا قلنا معي لباختي بس قولها بيتن دبي حمو روجي أو تل صالح حمو روجي قولتي لي دكاتو بيشوي بي بيم داداتن أستاذ يعني برايد ثقة وأمانة مثل ما يعني أو أساسي زواج شيء كبردوام بي ونيا يعني بنمايتي أساسي يعني تفاهم بله چونکە دوو کەس هەر لە چین دەربی دوو کەس هەرێکو لە ماڵە کاتیە لە شتە کاتیە یەکوونەوە حياتك فێر بۆ حتى پێک لێرادێن پێکەوە بله عائلەیشی زۆر ئەمنی خۆش دەویست یعنی داچی بەڕەحمەت بی زۆر بابی بەڕەحمەت بی زۆر ئەمنیان ئەوە دەک ئەوەش زۆر مهمە یعنی وەچی هیچ تەقدیر شعرتي لسنة دەبینی نوسيا بەلێ شعرتي لسنة نوسيا بدیکو زۆر سد لبيرة دكتور بدەیان سد لبيرة دكتور لو شعر لەناو کتابەکان هەیە باش بێ چاو لە من بکاتن با تەماشا کتابەکان دكتور استا أمل خۆشەویستی قلاتنا خێزان دكتور أمل قلاتنا تزوجي زوان خاتون لغلا استا تسيبي هذا شعرك قصك استا ئەمن ارتجالي کتابەکەم لەو حەکم لە نووسە لەو حەکە هەموو کەسکاتی و پێی دەڵێم ئەحبوکە حتى في الجنة ما شاء الله يعني خۆشتم دەوێ حتى تەنانەت لە بەهەشتیش حتى لە بەهشتیش بی ئەمن ئەتم خۆش دەوێ وتاسر إن شاء الله تا سەرێش ئەمن حەفتا حۆرێم ناوێ کفایەتمە لەگەر خۆم دەیبم ئەمن متأكدم إن شاء الله إن شاء الله وا دەکاتن لەو بەریش هەر پێکۆ دەبین إن شاء الله ئەو بەری 50 ساڵ نابیتن ئیلا مەلانی هەیە دەبین دكتور سوالك لو استا زۆربەی هاوسەرگیریەکان تێک دەچی نا زۆربەی تێک ناچێ بڕۆنە کات بەشەچی مەسەلا نانە هەم وەختێک هەر هەبووە تێک چوون بەڵێ بەڵام ئێستا پێداویستی ژیان زیاد بووە و ئافرەت زیاتر مسەقف بووە زیاتر پابەندی کودەلە ئیکۆنۆمی خۆی بووە کار و حاڵی خۆی هەیتی استقلالي اقتصادي استقلالی ئیکۆنۆمی اقتصادی هەیە فشرت نییە تحملی زۆر ئەزیەت بکاتن فجاران کە ئافرەت تحملی دەکرد لەبەرەوەی بێچارە بوو ئێستا بێچارە نییە دەبی پیاوی عەسری ئەوەی بزانیتن ئافرەت کۆلەرەی نییە ئافرەت عەبدی نییە كويلة ئافرەت خێزانێتی داچی منداڵانێتی شريكتي شەریکیتی پێکەوە خۆشەویستیتی ئەمن پێم سەیرە هەموو دنیا پێیان سەیرە یعنی کودەلەی مجاملەی یان مولاتەفەی یان حبانێ لەگەر خێزانی خۆی بکاتن یان شعری لۆ بلێتن یان مەسەلەن قسەی خۆشی لۆ بکاتن یعنی ئەو زەمانە نەما پێویستە پیاویش هەندێک
لە ڕەوشی خۆی بگۆری بەرامبەر تێگەیشتنی ئافرەت تێگەیشتنی ئافرەت زۆر زەحمەتە. ئافرەت کتلەکە لە عاتفە، کتلەکە لە دان. خوداوەندی بارەدار هەموو هێزی خوڵقاندنی دایتە ئافرەت. ئەو هێزێک کە دایتەوی ئەلقەل ئەمە ئەوی پەسەند بکەین، ئەوی قودسیەت بگرین. خێزانداری قودسیەتە، پیرۆزە. دەبی ئەو پیرۆزاییە بەجێ بێڵین، دەبی ئەو پیرۆزبایی ئەو پیرۆزیەی ڕۆژ بە ڕۆژ پیرۆزتر بکەین، جوانتر بکەین، ڕەسەنتر بکەین. ئیوەی نییە ئەمن یەکێک ئەمر هاوار بکاتن لەکەر خێزانی. خێزانشی ئینسانێکی بچ خۆیتی دەبیتن بە جۆرەی عەسر، بە جۆرەی وڵات، بە جۆرەی کۆمەڵ. دەبی ئەمە بتوانین نمونەجی تازە بخڵقێنین، بتوانین خێزانەکان ئەوها بکەین ئەوی هەندێک مشکلیان هەیە بە خۆشەویستی چارەی بکەن، ئەوی هەندێک بەینیان سارد بووە بە خۆشەویستی خۆیان خاوێن بکەنەوە. ئەو شتەی شک و ناشکی دەبیتن، قسە و قسەلۆکی عالم دەبیتن، جۆ نەگرنە کەسی دیکە. يعني دامەزراندنی سيم طبعا داخل بي سوزان خان تو رئيسيا لسر أو يعني عيشته يعني خوي عندك عوامل هي تأثير ذكاتن. يعني هردو إنسانك مثلا احترامي جني بقريتن أويش احترامي وي بقري ناقي يعني هرت مشاكل تيش ببي. يعني أكيد مشاكل دبيتن لحمو حياتك مشاكل دبي، بس نابي أو مشاكل بهيلي أو خطي احترامك كنمينة بين يعني نابي أو بشتن يعني نظام أخلاقي إنسان أخلاقي هردو لايا. يعني تفاهمك لهردو لاي ضوابط هي مثلا دكتور وبزام زور نرمونيان نك بس ضوابطنا كاتش من كودلي أتو هدفك تهبتن خێزانی خۆت بپارێزی دەبی هەندێک شتی کچکە گوێ نەدێ. یعنی یەکێک لە گەری 40 ساڵ دەژی 5-6 سەعات دەچێت دەرێ ئەوی دیکە لە ماڵی. ئەکید ناکۆچی هەر دەبی، دووڕەئی دەبیتن، جوایزی دەبیتن، ئینسانە مودی جوایزە. بەڵام دەبی ئەتو بزانی هاوپەرستنی عائیلە و منداڵ و هاوپەرستنی وڵاتە، هاوپەرستنی خێزان، هاو سەعادەت و بەختیاری ئەو خێزانەیە. یعنی ئیوەی نییە ئەگەر ناکۆچێک قەوما لە بینی ئەو دوو کەسە ببیتە دەرەجەک ئەنەو خەلاص ئەمە هەر کەسە کلۆ نا، چونکو لەگەر کەسی دیکەش بکەی عینەن مەشاکل دەبیتن. فەتو ئەگەر ڕەوشتی خۆت نەگۆڕن هەردوو لای محاولە نەکەن بگەنە یەکدری، لە یەکدری تەحمل بکەن، یەکدری تێبگەن، دووەم و سێمش عینەن شتە. فەلوێ ئەمن دائیمەن دەڵێم خێزان پەرستن، پاراستن پیرۆزە. ئەرکی پیا و خێزانە و منداڵەکان حتە دەربەدەر نەبن، منداڵەکان لە خۆیان تێکرێسن. ئەگەر خێزان تێکچوو وڵات تێک دەچیتن. ئێمە یەک لە ئەوانەیە لە دووەلی ئەوروپی لە غەرب دەبینین کە خێزان تێکچووە، وڵاتەکەش قودسیەتی پێکەوە ژیان زۆر کەم بووە. هەر کەسێک بوویتە فەردیەت، هەر کەس لۆ خۆم و خۆم. بەڵام لە خێزان وانە، لە خێزان جوانی هەیە، لە خێزان گەورە و کچکە هەیە، لە خێزان بەخشین هەیە، لە خێزان چاکردن هەیە. مەسەن داکەکە منداڵێکی تای لەیە حتە سوبێنی نانوی، ئێ وەڵڵا پیاوش هەیە $1000 بدێ شەوێ هەر دەنویت. والله خۆی دەکا خەی خۆی سەدان خان بەڕێزیت هاوڕێی خۆت هەیە ونیا تو مەسەران ئەوانی لە کولیەی لەگەرت بوون ئەوان تەواصلیان لەگە دەکەی؟ بەلێ يعني مثلا يعني ئێستا بەغدا مەسەلەن نەمان عالەمەکە هەر یەک و چۆجەیەکە ئەدی هەولێر مەسەن ئەوانی هەولێرێ ئەم لە هەولێرێ نەمخین دیێ گروپیان هەیە ئێستا گروپیان هەفتەی 2 جار یان مانجێ جارێک 2 جار مەسەن پێکۆ دادنشێن یەکدری دەبێن
لە جێک دادنشن نانەشی دەخۆن لە خۆیان يعني ئەوانش يعني مقصد چیە يعني ئێستا فکرەکەوەیە بەهایەکانی سوشيال جاران ميديا بالضبط سوشيال ئەو يعني برادەراتی جاران هەبوو بڕک تونند و تۆڵتر بوو دکتۆر ئەم لێ قبول بکە تونند و تۆڵتر بوو مەسەن ئێستا تو کە باس دەکەی کە خێزان بەردی بناغەی دەوڵەتە وانە دکتۆرە توەشی برادری هەڵدەبژێری شروطت هەیە یان هەموو کەس دەتانی ببتە برادرت کو برادری هەڵدەبژێری بەڕێزت ئێستا بەڵێ بێژین گیان دەدەی مواسەفا یان ناچوان نیە برادراتی ئەتو یەکەم جار یەکەشی کە دەبینی تعرفی لەگەڵ دەکەی ئەتو نفسیەن و ئێرادیەن ڕوحیەن دەیبینی شێوازی توی هەیەنە کیمیایەک دەبی يعني شەکی نفسی هەیە بینتن دوایە ئەمن هەر کەسێک چ دێتم برادرم بی چ ئەمن دەمە برادری بەڵام برادر پیاکردن ئەوە جاری برادراتی بینی خزم و کەسەکانی خۆمانە برایکانم برادر من ئامۆزاکانم برادرم خاڵۆزەکانم برادر من جەماعەتی عائلەمان برادرن برادراتی ئەمە دەڵێن جاران تونتر بوو چونکو وەخت زیاتر بوو تونتر بوو چونکو پێویستیان بە یەکدر بوو ئیشێک بەیەکە چنە دەکرا بەسەیان بە چاران دەکرا بەڵام ئێستا هەر کەسێک دەلێی سربەستی خۆی وەرگرتیە هەر کەسێک شخصیەتی خۆی وەرگرتیە پێویست ناکاتن یان نابینیتن یان ئەو وەختەشی نییە وەچی جاران بچیتن جاران دە برادر پێکەوە دەبوون لەسەر دۆمینەی ئێستا مەضیع للوەقت ئەو شتە هەربەتەنێ لە خۆی بە ئەتاری گەمەی نانە ئەتاری گەمەی نەکە با بخینی سوالك ئایا برادراتی هەر بەجەستەیە یان برادراتی ڕوحی هەیە ئەم سوالەکەم لێرە دکتۆر عەفو برادراتیت لەگەر عومەری خەیام مایە ئەمە بە مامۆستای دەزانم باشە بە مامۆستای دەزانم و چەند شعرشم لێ نووسیە مەولانە بە وەستای دەزانم بە مەوەستای خۆم دەزانم یعنی ئێستا علمی تازە ئیسپاتی کردیە بە کوانتۆم فیزیای کوانتۆم زۆر شتەیە ئەو ڕوحیەتەیە کە جاران دەگوت ڕوح ئەوە دەکە ئێستا ئیسپات دەکرێتن بەو فیزیای کوانتۆمی کە ڕوحیەتی عیلاقاتی ڕوحی عیلاقاتی عن بوعد لەگەر یەکدری هەیە زەمان عیلاقەی بەنامینێ بەو شتەی زاتن ئەمن خۆم بڕۆم بە زەمن نییە زەمن لا وجودە لە زەمن ئەمە قیاسەکە دامان نایە زەمن ئەو زەمانەی کە کاتی پێ دەبژێرین کاتی پێ ژماردە دەکەین یان پێی دەژێت ئەوە لۆ پێویستی خۆمان کردیتمان زەمن ڕۆژ کە دەسوڕێتن لە ئەطرافی هەموو گەلەکسی ئەمە شعوری پێ ناکەین بەڵام کە عەرد دەسوڕێ لە ئەطرافی ڕۆژێ ئەمە ساڵێک ئەعتیباری دەکەین قیاسەکە ئەمە دامانەیە کەونداینە نایە تۆ دکتۆر لەوانەیە ئەمن ئوستازەکە مهندسین تی وەنی ئەمە بەعودمان هەیە وەنی ئەوە لە کزمان لەوانەیە ئەوە دەبی ئوستازە دێمەوە کنەتوو الزمن مسافة على بەڵێ دێمەوە کنەتوو هەندێک بیرەوەری خۆشی لەگە کاک دکتۆری لەم بژێڕەوە خۆش و ناخۆش یەڵڵا نازمان کەوت هەروەها بەڕوا جوان گەنجی و ڕێک پۆش و هەروە بووە مەسەلان هەروە شعری نووسە ڕاوەستا یەکەم جار شعری لەسەر تو نووسی دا دەستت ئەوە کۆبوو بە عەرەبی بوو نیاکیت کوردی لا لێرێ بۆ ئەو لۆم جێرەوە خەڵەوەی نازە یعنی پێش فترەك بوو زۆر لە مێژ نییە پێش 2-3 ساڵ ئەمە زیاترین شت منداڵان وەچ کچکە بوون ئەوەندە ئاگامان لێنە ئەو زۆر مەشغوڵ بوو لە ئیشی خۆی ئەمیش زۆر مەشغوڵ بووم لەگەڵ منداڵەکان فترەك ئەمە لە تورکیای بووین ئەمن بەتەنێ ئەو دەهات لێرەوە چی بیداتی جامی ئەیدانە ئەوەندە هەریەک و حیاتەکی خۆی هەبوو ئێستەوە چی منداڵ گەورە بوون و شویان کرد و چوونە ئەوەی خۆیان ئێستا زیاترین شتێک دری دانیشتێن لەگەڵ یەکدری یعنی زیاتر یەکدری دەناسین ئەو وەختی ئەوەندە مەشاغلی دنیای ئەمەی ئەوە کردبوو هەریەک و بە ئەوە چی خۆی مەشغوڵ ببوو ئێستا زیاتر وەختمان هەیە دادەنیشین قسان دەکەین مناقشەی شت دەکەین مەسەلەن بەحسی مەوزوعەک دەکەین ئەو وەختی ئەوەندە
ئەوەمان نەبووە من ئێستا دەبینم لە کتەکانیشم ئەوەندە مەشغوڵن لەگەڵ ینی بەڕاستی یەکە وەختی نابیتن وەچی منداڵی خصوصان وەچی مەسەلەن ئەمە چار منداڵمان هەبوو ینی زەحمەت بوون تقریبا هەمووشیان عمرەکانیان نێزیک بوو فزەحمەتەوەچی جاران ئەو هەموو ئەوانە نەبوو ینی زیاترین شت خۆم معتەمد بووم لەسەر خۆم لەسەر ئەو منداڵانە خۆم ئەوەیانم دری ناسکەوە چێ لێ زۆر زۆر ناسکە بەخۆی کوڕی گەورەی مارێ بوو ئەمن کوڕی گەورەی حاجی ڕەحمەتی یعنی کەواتە لەسەر دەستان بەخێوکرا خۆشراینە ئەمن گەورەیان بووم بەڵێ ئەمن ئێستاش کتابەکانم کە دەنووسم خاستم بە عەرەبی دەدەمەوی ڕەئی خۆی دەداتن جوانە هەندێک جار رأيك مسموعة يعني بس يعني رأيك مثلا قلمي لدستا صلاحيتك مبيدة صور قلمي صور قلمي لدستا أي بيون شط بكاء بكانك أو نا خاصة عندك أوتها ملاحظة كريا عمقي فلسفي هذا يخوي حياة فلسفة زور يعني ياك جنابي وها شطأنا دبي بستبني أوي جارك بخيل مناقشة يدا كين تون كبيم دلي أو تو أو هاو شي دي غوري أمن أو كيدا غورم دلي نا معناها كا وانبو أتو إيسا معناها كا فدادا نشين مناقشة دا كين حتى دا جينا أتو تجربتنا كرديا شتبنوسي مثلا لقى بياو شو جوان كدائما أو دائما تجي أم دا كبيم دلي بنوسة مثلا خواطر صار في زماني دزانيتن دلين بنوسة هرس ألا قوشاني خود بنوسة وقت زمو إقناعي دا كم يجي بنوسي تمام شوكو برهستي باختياريك نوسين باختياريك توثيق شي خوتا يعني أتو حفتا هشتا صار لجيان دجي كدتسي تسد بزينيش تبيتن كأنه دز بطالت شوي زور زوان يعني كدتسي عرش خداي تتكد أتو لو ولاتي لو جياني أبدامتو دبي بلي أمن أو شتانا مكرد أو مكرد أو تشتانا كوازم بو أتو روش تدابو من أتو عقل دابو من بجوري أو عقلي أمن تصرف مكرد بوشي وزيك أمن دمزاني راسته دكتور أتو بيروريش خوشم لو بجرو لكاتي طازة دز جيراني لكاتي مثلا لأدوات لزواجي مثلا اشتكم لو بجرو ميراني كرم لسالي 1909 لبغداد لخستخاني بو هر من حمو من كان اعتيادي بو الحمد لله نيدي هشت زرن شو بكرتن ف ساعات جي بيتي قلت نوزا بابسي مال مزور باشم يعني من دخلنا قلت سوزن بابا منين حتى سبيني بمنين قلت لنا إلا دتينا خوري قلت مصعدك خراب وبي مصعد بقادر مسي قاد بي خوري قلت دي مخوري زور آزايا لا نوهت هلاتنا كي نوهتو يتشاوليرم بله اما عائلة ما اللي يقدر دابرا اما انه سوزان ولقر مالي باب برايا كانم بيكو بين ماما كانم خالة كانم اوج ماما كاني خالة كاني كوري ماما كاني نمان زين شيء هركسات ولا شيء الا قلت بينا ترمبيلم بدي امن دسم بغداية برام لما عسكر والشاشة دسم دهينم رشيد لما عسكر والشاشة ترمبيلة ترمبيلة كي برت يقدو كسي لقر خوي برت شو براي خوي هنا هاتو والله عفرين هاي كم روجي حربي بو والله يعني حربو وقتي هلاتيش دكتور جان او افرت بهزد لبشتلو يعني توم قبول الحمد لله هيز لقر هيزي دبيتا دبل هيز وش قوتني دفت هيز شي توتر بالضبط حادثة كي ميلاني لا بقالدر ما سي طابقات مخواري هيز لاخي اقام لخوم نما يستشوي شي بيم دليم مردن ام دليم او وقتي مردم اخ بقصدنا اخ بقصد دكتور النقل يعني زور زختم لسر قوم كرت بقرموا بعد دار الانسان وشي ازاد بيتن يعني خوي اود بينيتن أنا بيتون كل شكش تحملنا أكيد شو قدرة أما استا بيجو برنامج كي كوتاي بيبين حزم لي بتسن وشك وصفي كاك دكتوري بكي خوت بابا شي زور باشا يعني كم بابوايا دائما بيدلم
هەموو شەوانیش هەردوو ئای لە بۆ دەکات پێی دەڵێم یعنی بابە چی زۆر باشە هاوسەرە چکووە هاوسەرێکی زۆر باشە زۆر تەقدیرم دەکا هەموو شتێکی بکەم تەقدیرم دەکا و زۆریش ئەوەم دەکا یعنی تەشجیعم دەکا هەر ئەتولۆ لە ماڵێ دانیشتی ئەتولۆ فلان ئیشەچی ناکە یعنی زۆر ئەوەم دەکاتن ئێستانە ئەو فترەیە ئەوە 2 ساڵە لە ماڵێمە هەر پێم باش شتێک بنووسە شتێک ئەوە بکە یعنی دائیمەن ئاکتیڤە لە دوی منداڵەکانیش ئەو هایە منداڵەکانیش ماوایان لێ هات ینی دائیمەن ئەوەیان دەکا پاڵپشتیان دەکاتن زیاتر ئیش بکەن زیاتر ئەوە بکەن ینی ئەلحەمدوللا من زۆر بە شانسم دەست خۆش بەو قسە جوانانە بینەرانی عزیز بەم دوو قسە جوانانی ئەو دوو هاوسەرە بەڕێزە دوو هاوسەرە جوانە دینە کۆتایی بەرنامەکە تەندروست بن